ئەم گۆرانیانە لە جەژنی فەسحی جووەکان بە شێوەیەکی نەریدی لە سەرمێزی نانخواردنی خێزانەکان دەگوترێتەوە. بەڵام لێرەدا لە مزگەوتێکی منهاتن لە نیویۆرک ئەو جەژنە جووەکان و موسڵمانانی کۆکردوتەوە. ڕێکخراوێک بە ناوی کۆمیتەی هاوسێزی موسڵمانان و جووەکانی بروکلن بە هاوکاری لەگەڵ کۆمەلگای ئیسلامی ناوەڕاستی منهاتن ئەم بۆنەیان ڕێخستووە. هەردوو ئاینەکەش مێژوویەکی دوور و درێژی پێکەوە ئاهەنگگێڕانیان هەیە. لەو دەمەی پێغەمبەر محەممەد چووە مەدینە لە کۆمەلگای جووەکانی پرسی بۆ لەو ڕۆژەدا بەڕۆژوو بوون کە هەمان ڕۆژی دەی محەڕەم یان ئاشوڕا بوو. ئەویش دەیکردەوە جەژنی فەسحی جووەکان. قورئان پیرۆزە، تەوراتیش پیرۆزە. ئێمە ئەومان خوێندووە و لێوەی فێر بووین. دابوونەریتیشمان لەسەر بنەمای هەردووچیان گرتوۆتە بەر. هەروەها یاساکانمان. موسڵمان لە قورئانەوە یاسایان داڕشتووە بە هەمان شێوە جووەکان لە تەوراتەوە. زۆر شتی هاوبەشمان هەیە لە یەک دەچن وەک تازێگرتن و شتی تر. ئەمەسی هەمین جەژنی فەسحی جووەکانە لە مزگەوتێکدا بەڕێوە بچێت. بەشداربووان چیرۆکی نەریدی خۆیان دەگێڕنەوە و پێکەوە نان دەخۆن و ئەو دانیشتە هەردوو قورئان و تەوراتی تێدا دەخوێنرێتەوە. بە تایبەتی ئەو ئاەتانەی باس لە پەیوەندی برایەتی و هاوسۆزی نێوان جوولەکە و ئیسلام دەکات. مەبەست لەم بۆنەیە بە هیچ جۆرێک بۆ هەڵگەڕانەوەی خەڵکی لە ئاینی خۆیان نییە و نەمافی زەوتکردنی بەڕێوەچوونی جەژنەکەیە لە ماڵەوەیە، بەڵکو نیشاندانی هاوسۆزی و دەربڕینی بۆ یەکترە. هەستم کرد ئەزمونێک فێر بووم، هەرگیز لە بیرم ناچێتەوە. زۆر پێخۆشحاڵ بووم ئەم شەو ئامادە بووم. من بە ئومێدێکی زۆرەوە ئێرە بەجێ دێڵم سەرە ڕایبارەدۆخی دەوروبەرمان، بەڵام هێز و تینێکی زۆر بەدی دەکرێت و پێکەوە کار دەکەین. بەسەربردنی جەژنی فسح لە مزگەوتدا تەنیا لە ئەمریکا و نیویۆرکدا دەبێت. شتێکی وەها لە تورکیا هەر بە خەیاڵی کەسیشدا نایەت. بۆ ڕێکخراوە فرەعاینیەکانی وەک کۆمیتەی هاوسۆزی موسڵمانان و جووەکان ئاهەنگگێڕانی جەژنی فەسح لە مزگەوتێکدا دەرفەتێک دەرەخسێنێت بۆ لێک تێگەیشتن لە نێوان خەڵکی هەردوو ئاینەکەدا. ئەو کۆمیتەیە بە هەمان شێوە جەژنی ڕەمەزان لە کەنیشکەکانی نیویۆرک بەسەر دەبان.